ئەم نەکبەتەش دیارە وەک لاشەکانی کە گوچیلەکانی دەرێنراون. It's obvious that this is done by a professional. شو وەستە خەبری دەکەن؟ یەک جاریش نەچووی؟ ترسی؟ یا خیرات چونکە ئەوەی بێ بترسێ من دکتۆر لە دوێنێەوە تەلەبەیەکە ون بۆ نەگەڕا طلبي من؟ بەسفەتی تۆ مامۆستایانی وتم بزانم ئاگادارە. جام بەڵێ جماعات نعم كيجن شلون؟ بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە. لەوانەیە و کارە ئەکەن زۆر شار.